پەیمانگای سلێمانی خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدی بێ چی پرسیارتانەیە یادی بیکەن وابزانە پۆلە لای فاڕوا بۆ تەلەبانەی لە ماڵەوە دەرسەخێن باشە ئەم کاتتان باش دەست دەکەین بە بەندی یەک دوو مەوزوعەکە بە ناونیشانی لێکەوتە تاودان و چەقە تاودانەیانی لە بەندی یەک دوای ئێمە لێکەوتە تاودان و چەقە تاودان تەواوەکەین بەڵام لە ڕاستیە سەرەتای ئەم بەشە کە بە لێکەوتە خێرای ناونیشانەکەی دەستپێکا لە کتێبەکە و پەیوەندی نێوان هێندە بە هێڵ و هێندە بە خولەکانە ئەگەر وا دابنین تەنێکی خولاوەمان هەیە خاڵەکانی سەرتەنێکی خولاوە وەربگرین بزانین پەیوەندی نێوان هێندە بەهێڵەکان واتە لادانی بەهێڵیان باڕاستی لێکەوت و خێرای بەهێڵیان وە تاودانی بەهێڵیان باڕاستی لێکەوت کە پێڵین لێکەوتە تاودان بزانین پەیوەندی نێوان خاڵەکان بۆ هێندە بەهێڵەکان چۆنە هەروەها پەیوەندی هێندە بەخولەکان بۆ خاڵەکانی تەنیش خولاوە چۆنە ئەگەر دیقەتی خاڵێکی سەرتەنیش خولاوە بین وەکو ئەگەر ئەمە تایە گۆر بگرین تای ئۆتۆمبیلێک و ئێرە تۆپەڵە قوڕێک بێ بە تایەکەوە خاڵی ئەی ئەوە لە دەلتاتیا لە کاتێکی دیاریکراودا کەوانەی دەلتا ئێسوان واتە گۆڕان لە کەوانەی یەکەمە ئەکات لە هەمان کاتا خاڵی بی کەوانەیەکی بچووکترە بڕێکە ئێستووە و خاڵی سی کەوانەیەکی بچووکترە بڕێکە ئەتوانین نابرێن دەلتا ئێسێ و هەروە خاڵی دی و هەروە خاڵەکانی کرد دیقەت بە لە هەمان کاتا کەوانەی ئەی لە هەمویان گەورەترە خاڵەکانی سەرتەنیش خولاوە کەواتە لادانە بەهێڵەکان جیاوازە بە پێی دووریان لە چەقی خولانەوە کە تا دوورتر بن کەوانەیەکی گەورەترە بڕن لەسەر ئەم بنەمایە تای لۆری گەورەترە لەوانەیە چێوەکەی سێوەنەی تای قەمەرێک بێ بۆیە بەیەک فەڕا بەیەک خول لەوانەیە 3 مەتر ببڕێ بەڵام تایش قەمەرە بەیەک جار خولانەوە توانێ مەترێ ببڕێ کەواتە هێندە بەهێڵەکان بۆ خاڵەکانی سەرتەنیشی خولاوە جیاوازن یعنی دەلتا ئێسوان گەورەترە لە ئێستو گەورەترە لە دەلتا ئێسێ گەورەترە لە دەلتا ئێست 4 و هەروها بۆ نزیک بوونەوە لە چەقەکە بەڵام هەر هەموو خاڵەکان سەرنجیان بین هەمان گۆشە لادانیان لە هەمان کاتا بڕیوە کەواتە هێندە بە خولەکانیان یەکسانن و هەمان گۆشە خێرایشان بڕیوە لە هەمان کاتە و هەمان گۆشە تاودانیان هەیە لە هەمان کاتە کەواتە ئەکرێ بڵین هێندە بە خولەکان بۆ خاڵەکانی سەرتەنیش خولاوە یەکسانن واتە گۆشە لادانی هەموو خاڵەکان یەکسانە بە گۆشە لادانی تەنە خولاوەکە گۆشە خێرای هەموو خاڵەکان یەکسانن و یەکسانن بە گۆشە خێرای تەنی خولاوە هەروەها هەمان گۆشە تاودانیشان هەیە لە هەمان کاتدا هی هەموو خاڵەکان یەکسانە بە گۆشتاودانی هەموو سیرکە لێرە تۆ پەیوەندیەک تە ئێسای خوێنین لەکەوتە خێرای کاتە ئار ئۆمیگا وەنیە ئەم ئارە بێنەرە ئێرە بێتە ژێرە ئەگەر دیقەت بێ گۆشە خێرای کاتە ڤیتی لەسەر ئار ڤیتی لەسەر ئار کەواتە لێرە جوابی سوالەکەی تۆ بینەوە بڵین ئۆتۆمبیلێک قەمەرێک لەگەڵ لۆریەک هەردووچانە چن بە هەولێر ئەگەر خێرای هەردووچان لەسەر 100 کیلۆمەتر بۆ سەعاتێک بێ قەمەرەکە خێراترە ڕوا یا لۆریەکە چێزانێ هەمان خێرایان نییە بەڵام لەو کاتە سێری تای ئۆتۆمبیلەکە بکە تای قەمەرەکە بکە سێرگەی زۆر خێراتر دیارە خولانەوەکی لە چاو تای قەمەرەکە لە چاو تای لۆریەکە هەردووچان لەسەر 100 کیلۆمەتر لە سەعاتێک گەڕۆن یعنی هەردووچان ئەگەر بۆ خێرایە بڕۆن بە سەعاتێک 100 کیلۆمەترە بڕن بەڵام ئەگەر سەیری تای قەمەرەکە بکەین زۆر سەریعترە خولێتەوە لە چاو تای لۆریەک بۆ نیوەتیرەی تایەکە گەورەیە کەواتە گۆشە خێرایەکی کەمتریوێت چونکە بەیەک فەڕە و 3 مەترە بڕێ لەسەر زەوی بەڵام قەمەرەکە بە 3 جار لەوانەیە 3 جار تاکێ بخولێتەوە ئەنجا بتوانێت 3 مەترەکە ببڕێت ئەوە پەیوەندی نێوان ئار و ئۆمیگاتە هاتێ لێرە وەریەگری ئێستا گەینە سەری زیاتر ڕوونیەکەینەوە ئەگەر ئێمە بینە سەر بابەتەکە وەکو کتێبەکە بە لێکەوتە خێرایی دەست پێ نەکەین ئەگەر گۆشە لادان وەربگرین گۆڕانی گۆشە لادانە کاتە گۆڕان لە درێژی کەوانەکە بۆ نیوەتیرێکی نەگۆڕ دیقەت بە ئار قەت دەلتای لەگەڵ نییە وەرە دوو لاو دونیەوەندی بکە ئار دڵتاتێتە ناکاتە دەلتا ئێس دەلتا ئێس درێژەم قەوسەیە ئەم کەوانەیە کە ئەم شوێنەی تاکە لەو کاتا بەرزەویەکەوە کەواتە ئەکاتە لادانی بەهێڵ لەسەر زەوی عنی دەلتا ئێس وان بەقەت دەلتا ئێکسە لەسەر زەوی ئەم لادانە گەورەیە بڕێ خاڵی کێ ئەی بەڵام ئەگەر تاکە بچووکتر بووە خاڵی بی ئەلێرەوە چێوەکە بووە ئەوە ئەم کەوانە بچووکیان بەرعەزەکە کە ئەوسا دەلتا ئێکس2 دەبوو معنای ئەوەیە درێژی کەوانەکە یەکسانە بە لادانە بەهێڵەکە لەسەر زەوی کەواتە ئەو درێژەی لەسەر زەوی ئەی بڕێ کەواتە ئەم دوانە دەلتا ئێسە کاتە ئار دەلتا ثێتایان بنووسی دەلتا ئێکسە کاتە ئار دەلتا ثێتا تەواوە ئەم فکرێ ئێمە سوالی سی لەگەڵ سیوێکی پێداچوونەوەی گشتی پێ حەلەکەین کە یەکیان باسی تای ئۆتۆمبیلەکە یەکیان باسی پەپکەیەکەکا کە کاتی هات پارەیەکەکا پارە وەکو پەپکە حسابەکرێ و ئەوەی پێ حەلەکەین ئەگەر بێت ئەم هاوکێشەیە وەربگرین دابەشی کاتی بکەین هەردوو لا ئەبێتە دەلتا ئێس یان دەلتا ئێکس لەسەر دەلتاتی یعنی لادان لەسەر کات
و ئەکاتە خێرایی بەهێڵ بەڵام بە ئاراستەی لێکەوت. خێرایی بەهێڵ بە ئاراستەی لێکەوت پێڵین VT و ناوی لێنین لێکەوتە خێرایی. کەواتە لێکەوتە خێرایی ئەکاتە R دەلتاتێتە لەسەر دەلتاتی ئەکاتە گۆشە خێرایی ناوەندە گۆشە خێرایی V average. ئەگەر دیقەتی ئەم پەیوەندیش بین ئەمان پەیوەندی نێوان لێکەوتە خێرایی و گۆشە خێرایی کەواتە ئەم بەندە لە ڕاستیان ناونیشانەکەی وایە پەیوەندی نێوان هێندە بەهێڵ و هێندە بە خولەکان وایە واتە ئەم ناونیشانەی هەبوایە پەیوەندی نێوان هێندە بەهێڵ و هێندە بە خولەکان. دیقەت بە بەڵام لەم بەش ئێمە لێکەوتە تاودان و چقە تاودانی تیا تەواوەکەین بۆیە ناونیشانەکەی بۆ نوعەیە هێندە بەهێڵ و هێندە بە خولەکان. زۆر باش. ئەمان پەیوەندی چێە؟ پەیوەندی نێوان دیقەت بەم پەیوەندیە پەیوەندی نێوان لادانی بەهێڵ لەگەڵ گۆشە لادانە. باش ئەی ئەمان پەیوەندی نێوان لێکەوتە خێرایی و گۆشە خێراییەوەتە خێرایی بەهێڵ و گۆشە خێرایی کەواتە ئەمان پەیوەندی نێوان خێرایی بەهێڵ واتە لێکەوتە خێرایی یەگرێتەوە چکە خێرایی بە ئاڕاستی لێکەوت و گۆشە خێراییە و گۆشە خێرایی. ئەگەر ئەم پەیوەندیی دووەمیش دابەشی کات بکەین پەیوەندیەکی تازەمان دەست دەکەوێت کە کتێبەکە لێرە چۆتە سەر ڕاهێنانێک لەسەر لێکەوتە خێرایی. دواتر نمونە و ڕاهێنانیش تاو کردو ئەنجا چێتە لێکەوتە تاودان باسەکە ئەنجا نمونەی واو لەگەڵ ڕاهێنانی یەکی واو لەسەر لێکەوتە تاودان باسی کردو. ئێمە هەر سێ مۆزوعەکە جارە ڕەبتی بەیەکەوەی خوێنین دواتر نمونە و ڕاهێنانەکانی دواتر چی کەمان هەبێ ئەچینە مەرحەلەیەکی بەهێزتر کە ئەویش پرسیارەکانی پێداچوونەوە کە بە تایبەتی سوالی 31 کە لە 2011 دەنمریان لەسەر هاتەوە پرسیاری سی دەوری یەکەم هاتەوە پرسیاری 31 دەوری دووەم هاتەوە یەکی دەنمرێ لەسەر بوو امتحان لە 2011 نووسینێکی بوو. ئەگەر ئەم هاوکێشەی دووەمە دابەشی کات بکەین لێکەوتە خێرایی لەسەر کات ئەبێتە R ئۆمیگا ئەڤیرەیج لەسەر کات. دیقەت بە ئێستا ئەمەیان نەکاتە تاودانی بەهێڵ بە ئاڕاستی لێکەوت ئەنی تۆ ئەگەر گۆڕان لە بڕی ئەم خێرایە دروست بێت دائیمەن ئەگەر گۆڕان لە بڕی ئەم خێرایە دروست بوو لێکەوتە تاودان تات بڕی خێرایەکە مەسەلەن ئەمە 5 مەتر بۆ چرکەیە ئەگەر خێرایەکەی گۆڕا بۆ 8 مەتر بۆ چرکیان 10 مەتر بۆ چرکە لێکەوتە خێرایەکە گۆڕا بۆ ئەمە ئەو کار نەتیجەی گۆڕانی ئەو خێرایە لە هەمان دەلتاتیە لێکەوتە تاودان تات تاودان بە ئاڕاستی لێکەوت. ئەوش معنای ئەوەیە ئەگەر گۆڕان لە بڕی لێکەوتە خێرایەکە ڕووینە لێکەوتە تاودانە نییە لێکەوتە تاودانە بۆ دروست نابێت کەواتە ئەبێ گۆڕانێک لە بڕی لێکەوتە خێرایەکە دروست بێت لە کاتێکی دیاریکراودا ئەنجا تانجەنشەڵ ئەکسلەرێشن لێکەوتە تاودانت ئاەتێ ئەو بەر ئەکاتە ئار کەڕەتی گۆڕانی گۆشە خێرایی هەیە بە پێیکات کە ئەبێتە ئەلفا واتە ئەبێتە گۆشە تاودان ئەلفا ئەڤیرێجیش بنووسین ئەلێرە ئەبێت. ئەمەش پەیوەندی سێممان دەستکەوت. پەیوەندی سێم پەیوەندی چییە؟ پەیوەندی نێوان لێکەوتە تاودانە لێکەوتە تاودان و گۆشە تاودان هیتەنێکی خولاوەیە گۆشە تاودانە. پێشەوەی بچمە سەر حەلی بابەتەکان و پرسیارە حسابیەکان یەک دوو تێبینیمان هەیە کە عادەتەن پرسیاری ژمارە 3 پرسیاری 8 بە شێوەی هەڵبژاردن لە بەکەلۆری هاتبووە لەسەر ئەم بابەتێ یەکێکیان باسی هێندە بەهێڵەکانە کاچیان باسی بەخولەکان ئەم بە تێبینیەکان هەردووچی بخوێنین. هێندە بەهێڵەکان وەکو چی؟ هێندە بەهێڵەکان وەکو ئەوانەی لە لای چەپی ئەم هاوکێشەیە نووسیومە لادانی بەهێڵ لێکەوتە خێرایی لێکەوتە تاودان ئەمانە بۆ خاڵەکانی تەنێکی خولاوە جیاوازن. هێندە بەهێڵەکان بۆ خاڵەکانی تەنێکی خولاوە هەر خاڵێکی لەسەر بێ جیاوازن تەنێکی خولاوە جیاوازن. یعنی چی جیاوازن؟ یعنی هیچێکە لە خاڵەکان لادانە بەهێڵەکان وەکو یەک نییە. مەسەلەن دەلتا S1 گەورەترە لە دەلتا S2 گەورەترە لە دەلتا S3 کەواتە لێکەوتە خێرایی خاڵی یەکەمیش گەورەترە لە لێکەوتە خێرایی خاڵی 2 کە خاڵی بێگرێتەوە لە ڕسمەکە و گەورەترە لە لێکەوتە خێرایی خاڵی 3. هەروەها تاودان بە ئاڕاستەی لێکەوت نەتیجەی گۆڕانی خێراییەکان خێرایی هەر یەک لە خاڵەکان بەجیا ئەوە هی خاڵی یەکەم کە دوورترینە گەورەترە لە هی خاڵی دووەم و ئەویش دوورترە لە خاڵی سێهەم بۆیە
تاودانە بەهێڵەکانیشان جیاوازن. بەڵام تێبینی دووەم کە ئەوەش پرسیاری 3 لەسرە لە پێداچوونەوەی گشتی ئەڵەی هێندە بەخولەکانی خاڵەکانی تەنێکی خولاوە یەکسانن. یعنی چی یەکسانن؟ خولاوە یەکسانن. معنای ئەوە نییە گۆشە لادانیەکانیان یەکسانە بە گۆشە خێرا. شتی وامان نییە گۆشە لادان یەکسانە بەچێ بە گۆشە لادان بەڵامی خاڵەکان. یعنی دەلتا سێتاوان بۆ خاڵی ئەی. هەمان ئەو گۆشە لادانەیە کە خاڵی بی بڕیوێتی. دیقەت بە هەر هەمویان خاڵی ئەی لێرەوە گاتە ئێرە هەر ئەو دەلتا سێتەی بڕیوە. هەر ئەم دەلتا سێتەیە هەر ئەم چەقە گۆشەی بڕیوە ئەم گۆشە لادانەی بڕیوە. خاڵی بی لێرەوە هاتۆ بۆ ئێرە هەر ئەو گۆشە لادانەی بڕیوە. خاڵی سی کە ئەمە کەوانەی سێهەمە هەر هەمان گۆشە لادانەوە بۆ پێ کەواتە هێندە بە خولەکان بۆ خاڵەکانی تەنیش خولاوە یەکسانن. واتە گۆشە لادانیان یەکسانە بە یەک بەم شێوازە و ئەکاتە گۆشە لادانی تەنە خولاوەکە واتە هەمویان یەک گۆشە لادانیان هەیە. ئەیکەواتە هەمان گۆشە لادانیان لە هەمان کاتا بڕیوە کەواتە ئۆمیگای ڤیرێجی خاڵی یەکەم هەمان ئۆمیگای ڤیرێجی خاڵی دووهەمە هەمان ئۆمیگای ڤیرێجی خاڵی سێهەمە و هەروەها هەمان ئۆمیگای ڤیرێجی تەنە خولاوەکەیە. ئەی باشە ئەی گۆشە تاودان هەمان گۆڕانی گۆشە خێرای تەیە لە هەمان کاتدا ئەلفا ئەڤیرێج بۆ خاڵی یەک هەمان ئەلفا ئەڤیرێجە بۆ خاڵی بی یعنی دووەم و هەمان گۆشە تاودانی خاڵی سێهەمە و هەمان گۆشە تاودانی تەنە خولاوەکەیە. ئێستا معلوماتێکی باشمان لەسەر هەر سێ پەیوەندیەکە وەرگرت کەواتە ئەمە پەیوەندی نێوانیاندی بەهێڵە لەگەڵ بەخول بۆ هەموو خاڵەکانی تەنیکی خولاوە. تەمەن هەموو خاڵەکانی تەنی خولاوە جوڵەی بە سوڕەکان جگە لە چەقەکەی ئاگال لێبێ کە باسی هێندە بەهێڵەکانەکەین بۆ خاڵەکانی تەنی خولاوە مەبەستمان چەقەکەی نییە جگە لە چەقەکەی بۆ هەموو خاڵەکانی سەرتەنیش خولاوە ڕاستە جگە لە چەقەکەی چکە چەقەکەی جوڵەی بە سوڕ ناکات چونکە نیوەتیرە تایە سفرەکەواتە تۆ جوڵەی بە سوڕت بۆ چەقەکە نییە بۆیە هەموو خاڵەکان جوڵەی بە سوڕەکان جگە لە چەقەکەی. تێبینەکان لە مەنزەمەکانە دیقەت بن هەمووی تیا هەیە باسیەکە. ئێستا بچینە سەر بابەتێکیکە. نمونی یەکی هامانەیە دیقەت بە لەسەر لێکەوتە خێراییە ڕاهێنانی یەکی ها لەسەر لێکەوتە خێرایە دوای چینە نمونەیەکی واو ڕاهێنانی چواو بەڵام سوالەکانی زۆر سادەن ئێمە حەزمان لە سوالی فکری و تۆزێک ئاڵۆزە فەرموو باوکم پرسیارکە. هەر تەنێ بخولێتەوە خاڵەکانی سەر تەنی خولاوە هەمووی جوڵەی بە سوڕەکات جگە لە چەقەکەی هەموو تەنێک. مەسەلەن بەڵێ ئەگەر باسی پانکەیەکی سەقفی بکەین هەموو خاڵەکانی سەر پەروانەکەی جوڵەی بە سوڕیان هەیە پانکەکە بە عام جوڵەی بە خولی هەیە ئەگەر چەقی پانکەکە حساب بکەین چەقەکەی جوڵەی بە سوڕی نییە بەڵام بە خولیان هەیە هەموو خاڵەکان جوڵەی بە خولیان هەیە بەڵام بۆ بە سوڕ جگە لە چەقەکەی هەموو خاڵەکان جوڵەی بە سوڕیان هەیە بۆ هەموو تەنێک کە بخولێتەوە. بڵێ هێندە بەخولەکانە هیچ پەیوەندیمان بە ئاڕۆ ناگەن هەمویان یەکسانە بن بە یەکتر. تێگەیشتم هەموو خاڵەکانی تەنیش خولاوە هەمان گۆشە لادانیان هەیە هیچ ڕەبتی بەوە نییە بڵێ ئار لە کوێ لە کوێنێ بەڵام ئەگەر تەنێکی خولاوە لەگەڵ تەنێکی کا بەراورد بکەم مەسەلەن تای قەمەرێک بە تای لۆریەک لەوێ نیوەتیرەکەی گەورەیە لەوانەیە تای لۆری یەک جار بخولێتەوە 3 مەتر ببڕێ ئەگەر چێوەکەی 3 مەتر بێ ئەی تای قەمەرەیەک ئەگەر بخولێتەوە لەوانەیە مەترێکیش نەبێ ئەیش یەک جار بخولێتەوە مەتر 3 مەتر بڕێ نەخێر کەواتە بەراورد لە نێوان دوو تەنی خولاوەی جیاواز داتوانی بکەی بە ئار بۆ تەنێک ئار دەوری نییە بە دەرتاتێتەوە بدە علاقەی بە گۆشە خێرایەکەیەوە نابێت لەو شوێنەیە بەڵام ئێمە علاقەمان بۆ بەراوردە لە بینی دوو تەنی خولاوەیە کەواتە بۆیە ئەڵێن خاڵەکانی سەر تەنیش خولاوە هەر خاڵێک مەسەلەن لەسەر پەنجەم هەر خاڵێک وەرگرم هەر خاڵێک لێرە بگاتە ئێرە هەمان گۆشەی دروست کرد هەمان گۆشەی دروست کرد گۆشە لادانیان هەمان گۆشە لادانە تێگەی چۆنە بەڵام تۆ ئەگەر تایەکی گەورەتر بێنی هیلۆری ئایا ئەم خاڵە هەروە کۆم تا بچکۆلی هەمان گۆشە بۆ بڕێ لەمان کاتان نەخێر هەمان کاتە گۆشەی لادانی گەورەترە کەواتە سیرەکەین ئەگەر دوو ئۆتۆمبیل بۆ نمونە ئەگەر بچینە زۆر قوڵایی بابەتەکەەوە هەندێک جار سیارەیەکی شۆفلێت دروستەکەن وەکو پیکاپ و عینەن شۆفلێتیش دروستەکەن وەکو ئیسعافەکە خێراترە چونکە حەجمی تایەکەی بە گەورەتر دروستەکەن مەسەلەن تایەکەکەن بە حەجمی 20 تای پیکاپەکە لەوانەیە 18 بێ کەواتە بۆچی بە هەمان سوتەمەنی بە هەمان مەکینە سرعەتێکی باشترە داهاتێ کەواتە لێرە گۆشە خێرای تایەکە دەورە بینێ بۆ ئەو خێرای خولانەوەکەی بۆیە لە ئەتوانین ڕەبتی
بکەین بە نیوتیرۆ لێرەوە هەموو خاڵەکانی سەرتەنیش خولاوە گۆشە لادانیان یەکسانە تەنیش خولاوە خۆی و هەمان گۆشە خێرانێ ئەگەر وانە بێت هەر خاڵێک لە خاڵەکانی تەنی خولاوە بەجیا گۆشە خێرایی چێبێ ئەوە تەنە لەبەرێک هەڵۆشە پارێزگاری لە نەگۆڕی و جێگیریەکەی ناکە پارێزگاری لە پتەویەکەی ناکە بەڵکو لەبەرێک هەڵۆش ئەوە پوختەی بابەتەکەی نمونەیەکی هەمان هەیە ڕاهێنانیەکی هەمانەیە هەموو سوالەکان لەم یاسایانە پێک دێت بەڵام بەنسبەت نمونەیەکی و ڕاهێنانیەکی لەسەر لێکەوتە خێراییە و نمونەی یەکی وا و ڕاهێنانیەکی وا و لەسەر لێکەوتە تاودانە مۆزوعەکانی جا کردوێتەوە ئێمە وەکو یەک پارچە خوێنمان وەکو مۆزوع وەکو یەک مۆزوع پەیوەندیان هێندی بێڵ هێندی بەخول هێندی بێڵ هێندی بەخول دیقەت بە دائما ئار لەگەڵ هێندە بەخولەکایە تەلەبە جاری وایە سوالەکە یاساکە دەرخەکە لە ئیمتحان لی تێگەچێ نووسێ ئۆمیگا ئەکاتە RV نابێت بیرە نەچێ هێندە بەخولەکان ئاڕیان لەگەڵا کەڕەت کراوە کەواتە ئەگەر ئێستا من ئەو نمونەیە هەلکەم بۆ نمونەیەکی هایی کتێبەکە ئەڵێ نیوەتیرەی CD کۆمپیوتەرێک R 0.06 مەترە 0.06 مەترە ئەگەر لێکەوتە خێرایی میکرۆبێک لەسەر لێواری پەپکەکە لێکەوتە خێرایی ینی VT تانجەنشەڵ ڤیلۆسیتی VT ئەو تێ لەوە هاتوو 1.8 بێ مەتر بۆ چکە بەتاکی داوای گۆشە خێرایەکە با بیخەنینەوە گۆشە خێرایی دیسکەکە بدۆزەرەوە دیقەت بە داواکراو گۆشە خێراییەکەی چەندە ئۆمیگاڤیرەی جێ ئەگەر سەرنج بین ئەم سێ حرفە پێکەوە لە یاسای دۆما پەیوەندیان هەیە ئەو یاسایە دابنێ هەلەکەیت کەواتە لە شیکارە VT ئەکاتە R ئۆمیگا ئەڤیرەیج زۆر باشە ئێمە ئەمانەوێ گۆشە خێرایی بدۆزینەوە لێرەوە گۆشە خێرایی کەواتە ئاڕی لەگەڵ کەڕەت کراوە ئەبێت بەدابش ئەبێتە ژێرێوبەر ئۆمیگا ئەڤیرەیج ئەکات VT لەسەر R لێکەوتە خێراکێک 0.8 تەقسیم R 0.06 دائما پەنجە بخە سەر ڕقەمەکە ئەنجا نەقلیکە جاری وایەتە لەبەر لە کاتی نەقڵا هەڵاکە ئەم دوخانەی هەیە لای بەرە ئەوەش دوخانە گەورەکە بەسەر شەشایەک هەژدا سێ شەشی هەژداکە سێ شەشی هەژداەوە سێیەکەم نووسی هەشت مایەوە تەقسیم شەش یەک دانەی تایە یەک کەڕە شەش هەر شەش لاشتی دەرکە دووەمێنێتەوە دوو تەقسیم شەش تیانەیەکەی بە بیست کە کردە بێ 20 پۆینت تێدانێ فاریزەیەک 20 چەند شەشی تاسێ ئیتر ریزە سێ بنووسێتەوە هەرە بێ بە سێسە هەر دووەمێنێتەوە کەواتە سێیەک بەسە ئۆمیگا ئەڤیرەیج یەکەکەی نووسی ڕادە بۆ هەر چرکەیەک و تاوە سوالەکە ئەگەر بچیتە سەر ڕاهێنانی یەکی هەمان شێوەی ئەمەیە بە شێوەی خشتێک دراوە بە شێوەی جەدوەلێک ئەلف با جیم دال هەر هەموو یەک بابەتە لێرە بەس بۆ نمونە لقی جیم سیرکە لقی جیم ئەوە لقی با بزەبت دۆگەم سوالە حەلەکرێ ئەوژ ئۆمیگا ئەڤیرەیجێ لقی جیم ئەگەر سەیری کە ئەڵێ VT چەندە علامەتی ئیستفامی لە ژێرە ئەگەر گۆشە خێرایەکە 1.2 ڕیف بۆ چرکە بێ گۆشە خێراییتە تێ لەگەڵ R کەواتە لێکەوتە خێراییەوێ لێکەوتە خێراییەوێ باشە ئاڕی ئاویتە تێ چەندێکە 3.8 گۆشە خێراییتە تێ لە سوالی یەکەم ڕاهێنانیەکی لقی جیم گۆشە خێرایەکە یەک و لەدا دوو ڕیف بۆ چرکەیە ڕیڤەکە ئەگۆڕی یەک و لەدا دوو کەڕەتی دوو پای ڕاد ئەبێ بەڕات دابش چرکە و تاو هیچ دەستکاری ناکەی کەواتە بەس کەڕەتیکە لێکەوتە خێرایی دەزەکە ئەم سوالە سوکانە ئێوە هەوڵبەن حەلیکەن باشە ئەمە بۆی کاتمان نەبایە ماچینە پرسیاری کەمان هەیە با هەندێ سوالی وەکو ئەمەش لەسەر لێکەوتە تاودانیش هەڵکەین ئەنجا ئەو کات ئەتوانین سوالی تر هەڵکەین بەڵام لێرە چەند پرسیاریش پێداچوونەوەی گشتیمان هەیە لەسەر بەشیەک با ئەوانە تاوکەین ئەچین سوالیش لەسەر لێکەوتە تاودان هەلەکەین واتە ڕاهێنانی یەکی وا و نمونەیەکی وا و وا بزانین ئەم سوالانە چیتا هەیە لێرە پرسیارەکانی پێداچوونەوەی بەش یەکەم پێداچوونەوەی گشتی کە 36 پرسیارە لە کتێبەکە و کتێبی خوێنکارەوەی کتێبی خوێنکاری لەبەردەستایە ئاگادار بێ ئەم پرسیارانە شمولی تا ئێرەکە کە خوێنومانە بۆ ئێستا بێ بیخوێنین جیازی بکە لە نێوان خێرایی بەهێڵ و گۆشە خێرایی هەر یەکەی پێناسەکەی بنووسە خۆیەتی خێرایی چیە دلتا ئەکس لەسەر دلتاتی لادانی براو لەسەر کاتی خایەنراو بریتە لە لادانی براو لە یەکەی کاتدا ئەی گۆشە خێرایی تێک ڕای کاتی گۆڕانی گۆشە لادانی تەنێکی خولاوە یان گۆڕانی گۆشە لادانە لەسەر یەکەی کات لەسەر گۆڕانی کادۆک و پێناسەی کەکەی لە کتێبی مامۆستاکراوە بریتە لە گۆشە لادانی براو لە یەکەی کاتدا تاڵ بەو شێوە پێناسەک ئەم پرسیارانە پێش تۆزێ باسم کرد لێرە نووسیومە پرسیاری 38 وتم لەسەر ئەم دوو تێبینیە و پرسیاری وەزاریە ساڵی نازام لەم ساڵانەیە هاتبووە بە هەڵبژاردن یەکیان دەوری یەکەم هاتبووە ساڵەکەیم بیر نییە
یەکیشان دەوری دۆمەرە و ساڵش بوو لێک ساڵ هەردووشان هاتبووە پرسیاری سێڵێ ئایا هەموو خاڵەکانی ڕەوڕەوەیە کاتێک بە دەوری تەورێکی جێگیردا دەخولێتەوە هەمان گۆشە خێرایانە بێت وتمان بڵێ هەمان گۆشە خێرایانە بێت چونکە هەمان گۆشەلادان ئەبڕن هەمان گۆشەلادان ێستا ABCD وەرە تا چەقەکە تا ئێرە سێرکەیتان نزیک چەقەکە جگەل لە چەقەکەی سێرکە هەمان گۆشەلادانیان بڕیوە وە لە هەمان کاتە کەواتە هەمان گۆشە خێرایانە بێ بڵێ ئەوە تەنێکی خولاوە ئاڵێ ئاگال لێبێ هەموو خاڵەکانی ڕەوڕەوەیەک بەراوردی بینی دوو ڕەوڕەوە ناکە ڕەوڕەوەیەک ئەڵێ کاتێ بە دەوری تەوەرێکی جێگیرا خوڵێت هەمان گۆشە خێرایانە بێڵی بڵێ چکە هەمان گۆشەلادانە بڕن لامان کاتە ینی خاڵی ئەی لە کاتی دەلتاتیا ئەگاتە ئێرە هەرو گۆشەلادانەی بڕیەوە خاڵی سی هەر لە دەلتاتیا لە کاتی خانراوە هەرگەیشتۆتە ئێرە هەرو گۆشەلادانەی بڕیەوە کەواتە هەمان گۆشە خێرایان هەیە کەویش گۆشە خێرایی ڕەوڕەوە خولاوەکەی پرسیاریشتم بڵێ ئەوە جیاوازی بینی دووتەنی خولاوەکەی مەسەلەن جیاوازی لە ئاڕیانە دروست دەبێ بۆ نمونە جیاوازی تریان هەیە حسابیان بۆکرێ بە پێی پێویست پرسیاری هەشتمان هەیە ئایا هەموو خاڵەکانی ڕەوڕەوەیە کاتێک بە دەوری تەورێکی جێگیردا ئەخولێتەوە ئەم خاڵانە ئەمە خاڵەکانی ڕەوڕەوەیەکە کاتێک بە دەوری ئەو تەورە جێگیرا ئەخولێتەوە ئایا هەر هەمویان هەمان لێکەوتە خێرانەیە ڤیتی خاڵی ئەی هەمان ڤیتی خاڵی بیە هەمان ڤیتی خاڵی سیە باش ئەگەر ڤیتی خاڵی ئەی هەمان ڤیتی خاڵی سیە بۆ ئەمەیان کەوانێکی گەورەتری لە هەمان کاتا بڕی ئەی بۆ ئەم خاڵی سیە کەوانێکی بچووکترە بڕێ ئەوەش معنای ئەوەیە خاڵی ئەی لێکەوتە خێراکەی زیاتر لە خاڵی سی بۆیە توانیوێتی لە هەمان کاتا کەوانەیەکی درێژتر ببڕێت کەواتە ئەڵین نەخێر خاڵەکانی سەر تەنی خولاوە تەقەنجگە لە چەقەکەی کە دایمەن باسی جوڵی بە سوڕەکەین لێکەوتە خێرایەکان جیاوازە بە پێی جیاوازیان لە بە پێی جیاوازی دووریان لە چەقی خولانەوەکەوە کامیان دوورتر بێت کەوانەی گەورەتری بڕیوە لێکەوتە خێراکی دیارە گەورەترە کەواتە کامیان نزیکتر بێ کەوانەی بچووکتری بڕیوە کەواتە لێکەوتە خێرایەکەی بچووکترە کەواتە هێندە بەهێڵەکان بۆ خاڵەکانی سەرتەنێکی خولاوە جیاوازن بە پێی دوور و نزیکیان لە چەقی خولانەوەکەوە ئەو پرسیاری سێهۆشتە گرنگە بۆ زاری ئاگاتان لێ بێت و هاتوشەتەوە باڵبژاردن ئەلەم ساڵانەی ئەخیرە بچینە سەر پرسیاری تر پرسیارێکمان هەیە نۆ دقت بە دوای مۆزوعی لەکەوتە تاودان هاتووە لە منزەمەکە پرسیاری نوێ مەڵێ ئەم دەقە ڕاست بکەرەوە ئۆتۆمبیلێکی پێشبڕکێ ئۆتۆمبیلێکی سیباق بە خێرایەکی نەگۆڕ 145 کیلۆمەتر لە سەعاتێکاڵێ بە خێرایەکی نەگۆڕ دەچێتە پێچێکەوە لەم دقە احتیمال لە هەڵی تیابێ ڕاستی کەرەوە طبعا مادەمە چێتە پێچێکەوە ڕاستی خێرایەکە ئەگۆڕێ کەواتە ئەو خێرایە نەگۆڕ نییە لە ڕاستی ئەگۆڕاوە چونکە خێرای بە سێشتە گۆڕێ یان بڕەکەی یان ئاراستەکەی یان بڕۆ ئاراستەکەی پێکەوە بگۆڕێ چۆن ڕاستی کەمەوە ئەوڵێ بە خێرایکی نەگۆڕ قیمەتەکەی نووسێ 145 کیلۆمەتر بە ساعت ئەم دقە لێرە هەڵی تیا چۆنی چاکم ئەڵێم بە خێرایکی بەرنەگۆڕە چێتە پێچەکەوە بڕنەگۆڕ بڕەکەی چەنە 145 کیلۆمەتر بە ساعت ئێستا ڕاستە چکە مادەمە چێتە پێچەکەوە ئاراستەکەی گۆڕەی خێرایەکە ها ئێستا لێرە ڕووی لەکوێ لێرە ڕووی لەکوێ لێرە لێکەوتە خێرای ڕووی لەکوێ کەواتە ئەبێ بڵێ بە لێکەوتە خێرایکی بڕنەگۆڕ دەچێتە پێچەکەەوە کە بڕی خێرایە نەگۆڕەکە 145 کیلۆمەتر وەکو ڕقەم وەکو ژمارە کوێندی ژمارەی نەگۆڕە بڕەکەی بە زۆ کوێندی ئاراستەدار ئاراستەیەکی گۆڕاوی هەیە کەواتە ئەکرێ بڵێن بە خێرایەکی بڕنەگۆڕ دەچێتە پێچێکەوە کەواتە ئەمە ئەگەڕێتەوە بەهۆی گۆڕان لە ئاڕاستەی خێرایەکە پرسیاری 15 پێداچوونەوەمان هەیە لەگەڵ 14 تۆ بڵێ 15 پرسیاری 14 زۆر گرنگێکی ئەو تۆی نییە بۆ بە کەلۆری بە شێوەی هەڵبژاردن بۆن مناڵێ پایدەری بنزین و ستۆپە هەیە لە سیارەیە بەکارێنی بۆ خێراکردن یان هێواشکردنەوە ئەڵێ ئایا توانی ستێرنی سیارەکە بەکاربێنی بۆ عینەن مەبەست خێواشکردن و خێراکردن ئەم سوالە گەری هاتنەوەی لە سەتایەکیش نییە ئێمە باسێکین وەکو دەرز بە زۆر بینی پێمێن بەڵێ ئەتوانین ستێرنی سیارەکەەوە تە سوکانی سیارەکە توانم سیاری پێ خێراکەمە هێواش چۆن بۆ نمونە تۆ لە ڕێگای ئەگەڕۆیت ستۆپیتیانە ماسیارەکە و زۆریش سەریع نەبێت ئەو سا ئەکرێ پێچ بکەمەوە سوکانەکە ڕووی بکەمە گردێک هەورازێک وردە وردە بەهۆی پێچکردنەوەکە و خێراکی کەمکەمەوە چکە ئاراستا بێتەوەی گۆڕانی خێرایی ئەی باشە ئەگەر من سیارێکم پێ بوو کوژا بۆ جێڕعادی بوو ویستم بیخەمەیش چی لێکم لە ڕێگایەکی تەختە ئاڕۆم دووسێ کەسیش پاڵی پێوەنێن ئەو سا پێچ پێکەمەوە بۆ لێژیەک هەم سەری ئەبێکەواتە گۆڕانم لە خێرایەکە دروست کرد بۆش ئەکرێ سیارەکە بخینە ئیش کەواتە بەڵێ ئەکرێ سوکانەکە بۆ مەبەستە بەکاربێنی بەڵام ئەمە زۆر کاتی پێوەمە کوژن ئەگەریاتنەوەی لە سەتایەکیش نییە چکە بۆ سوالی هەڵبژاردن نابێ بچینە سەر پرسیاری 15 لە پرسیاری 15 لێرە هەوڵبین هەڵکەین هەڵبەم لێراجێکەمەوە دوای تەختەکە حەزرەکەین بۆ سوالی تر
پرسیاری ڕقم 15 بوو ئەڵێ زیخێک یان چەوێک لە درزی تای ئۆتۆمبیلێکەوەیە کە نیوەتیرەکەی 32 سانتیمە 32 سانتیم نیوەتیرە 32 سانتیمە طبعاً ئەیگۆڕی بە مەتر ئەیکەی بە 32 کەڕەتی دە بەتوانی سالب 2 مەتر 32 سانتیم نیوەتیرەکەی ئەوە دەردەپەڕێ ئەگەر بڕی لێکەوتە خێرایی زیخەکە ینی ڤیتی کاتە ئارم هەیە وە ڤیتی دیقەت بە لێکەوتە خێرایەکە نووسراوە 49 مەتر بۆ چرکە بێت دوو هێندی یاومەتێ ڤیتی لەگەڵ ئار پەیوەندیان لە یاسای دووەما بەیەکەوەی لەکەوتە خێرای کاتە ئاڕۆمیگا ئەبێ گۆشە خێرایی تای ئۆتۆمبیلەکە چەند بێت گۆشە خێرایی تای سیارەکە بدۆزەرەوە ئەمە هەمانەوە بابەتێک کە هەڵمان کرد پرسیارێکمان لێر حەکرد بە هەمان فکر حەلەکرێت دیقەت بە کەواتە ئەکرێ ئێمە بڵین ڤیتی ئەکاتە ئار ئۆمیگا کەواتە ئۆمیگا ئەڤیرێج ئەگەر بدۆزینەوە کە داواکراوەکە ئەکاتە ڤیتی لەسەر ئار ڤیتیەکەمان 49ە طبعاً مەتر بۆ چرکە بۆیە ئاڕەکەم کرد بە مەتر 32 کەڕەت دە بەتوانی سالب 2 ئەیش مەتر دیقەت بە لێرە ئەگەر ئەم دوانە دابشکەین 1.5 و کەڕەتی دە بەتوانی 2 ڕاد بۆ چرکە ئەکا 1.5 و گۆشە خێرایی ئەکاتە 1.5 و کەڕەتی دە بەتوانی 2 مەتر ڕادیەن بۆ چرکە چونکە تۆ گۆشە خێرایت هەیە بوو بە ڕادیەن بۆ چرکە ئەمەیان مەتر بۆ چرکێ ئەمەشان مەترە مەترەکان ڕا بۆ چرکە ئەمێنێتەوە چی بۆ چرکە ڕاد چونکە گۆشە خێرایی وتمانەمە هێندێکی بێ ڕەهەندە بۆیە خۆمان ڕادی بۆ دانین ئەوسا کاتەکە و خۆی چرکە بەڵام لێوا ڕات چونکە یەکەی درێژی یەکەی درێژی کە کورتەکەینەوە سەرنج بە ئەمە باش بوو لێرە ئەمەیتیا بوو ئەمە لەسەر مەتر کە یەکەی درێژی لابم چی دانم ئۆتۆماتیکی ڕاد نابێت دیگریان ڕیف دانم ڕاستەوە خۆ یەکەی درێژی بەسەر یەکەی درێژالات برد لە جێگەکەی ڕاددانێ هەرچەندە ئەمە هێندێکی بێڕاندە کەواتە خۆمانێکەیەکی بۆ دانین ڕاد بۆ چرکێ بەو نوعایەکەکەی مانزانی ئێستا بچینە سەر لێکەوتە تاودان نمونەی یەکی واومان هەیە ڕاهێنانی یەکی واومان هەیە و هەوڵ بین بابەتەکەیمان لێرە خوێند تێبینەکانمانوت ئەلێرە شەهان لە مەرزەمەکە تێبینەکانی هەموو هەتیایە ئەگەر شەرحەکەی منە بیر چۆ لە مەرزەمەکە بە تەسەلسول هەموو تێبینەکانی تیا کە ئێستا باسم کرد ئەنجا ئەچمە نمونەی یەکی واو و ڕاهێنانی یەکی واو بەڵام ئەمانە زیاتر بۆ فێربوونە ینی فێرکاریە بۆ ئەوەی تۆ چەند جارێک یاساکە بەکاربێنی لەکەوتە تاودانم سێمە وردە وردە ڕابێ لەگەڵ هەڵکردنی سوالاجینە هێشتاکە سوالی فکریتیانین ئێمە هەوڵبین وردە وردە بڕین لەگەڵ سوالەکان تا گەینە ئەو سوالانەی کە ئەم یاسانە شتیا بەکارێنین و فکریشن بۆیە وەبزانم ئیتر ئەمانە لا بەرم بیکوژێنمەوە کەوینە حەلکردنی سوالەکان و هی پێداچوونەوەی گشتی وەبزانین چی سوالی کەمانەیە و پاشان ئەو بابەتانەی تر کە لە دوای ئەم مۆزوعەت دوجار یاساکان هێشتا هەر لە بەرچاومان بێ بڵین ئێمە تازە وای خوێنین بۆی ڕابین لەگەڵ یاساکانە بۆ ئەوەی زوو لە فکرمان دەرنەچێەوە دایمەن لە مێشکمانە بمێنێتەوە بە شیکارکردنی زۆری پرسیاری یاساکە خۆی بە تەبیعەت لەبەرتە بێ و لە بیر ناچێتەوە بینە سەر بابەتەکە جا لێرە چەند سوالێکمان هەیە زۆربەی لێگەچێ بۆ نمونەی یەکی واو داوای نیوەتیرەی ڕێڕەوبازنەیە کاکە پرسیاری یەکی واو ڕاهێنانی یەکی واو ئەیژەر داوای نیوەتیرە کاکە پرسیاری دووەمی ڕاهێنانەکە داوای گۆشە تاودانەکە کەواتە ئێمە هەوڵبین لەو نمونەی یەکی واو ڕاهێنانی یەکی واو پرسیاریەکەم هیچیان هەڵکەین و دوای ئەوە بچینە سەر پرسیاری دووەمیش ئەویان جیاوازە کەواتە هەوڵبین دوو سوالی لێ حەلکەین کەواتە پرسیاری یەک حەلەکەین لە ڕاهێنانی یەکی واو نمونەی یەکی وایش بە هەمان شێوەیە هەردووکی داوای نیوەتیرەکە هەردووکی نەفسی فکرێت یەک سوال بەسەرەوە مناڵێکی وەستاو لەسەر پەپکەیەکی خولاوە لێکەوتە تاودانێکی بەهێڵی هەیە یعنی 80 tangential acceleration 80 ئەکاتە 1.5 مەتر بۆ چرکە دووجا ئەوە تاودانە بەهێڵەکەی ئەگەر گۆشە تاودانی پەپکەکە ئەلفا ئەڤیرێجی بۆ دانین یەک ڕاد بۆ چرکە دووجا بێت دیقەت بە یەک ڕاد بۆ چرکە دووجا بێت دووری مناڵەکە لە تەوەری خولانەوە چەندەواتە نیوەتیرەی خولانەوەکە بۆزەر دووری مناڵەکە لە چەق خولانەوەتە نیوەتیرە ئەگەر دیقەت بێ ئەم سێ هێندە فیزیاییە لە هاوکێشەی سێما ڕەبتیان بەیەکەوە هەیە بۆیە هاوکێشەی سێم لێرە بەکارێنین هاوکێشەی سێم ئەڵێ 80 لێکەوتە تاودان ئەکاتە ئار ئەلفا داواکراوەکە ئەو ئاڕێ لێرە بۆ دۆزینەوەی ئار ئەبێ بڵین 80 لەسەر ئەلفا
ئەیتیەکە 1.5 ئەلفاکەیەک چەندێکەکە هەر 1.5 دەرچوو 1.5 چی بەڵام ئار مەترە کەواتە دووری مناڵەکە لە چەقی خولانەوەکە مەتر 1.5 بۆ نوع پرسیارەکە هەڵەکەین هەروە نمونەیەکی هەمان شتە هەمان داواکراوی هەیە کەواتە هیچێک لەو دوو سوالە هەڵکەین لەبەرەوەی کاتەکە بەشمان کا بۆ پرسیاریکە استفادە لە کاتەکەکەین ئێستا چینە پرسیاری دۆمی هەر ڕاهێنانی یەکی واو ڕاهێنانی یەکی واو بزان لە کتێبەکە لاپەڕی چەندە لە مەرزەمەکەش ئەوتە لاپەڕی 14 لە بەرچاومانە پرسیاری دۆمەڵە گۆشە تاودانی چرخەیەک چەندە واتە ڕەوڕەوەیەک گۆشە تاودان واتە ئەلفا ئەڤیرێجی چەندە کاتێک لە کەوتە تاودانەکەی لە دووری 0.15 متر دووری یعنی چی یعنی ئار 0.15 متر لە دووری 0.15 متر لە تەورەی خولانەوە بگاتە 9.4 دەبەتوانی سالب 2 متر بۆ چرکە دووجار کەواتە لێکەوتە تاودانەکەی بگاتەوە ئەیتی کاتەوەنە ئەلفایە لەم پەیوەندیە کە بەکارمانە ناوە سیرکە ئەلفا داواکراوەکە ئەم جارە کەواتە ئیتی و ئاڕیاوە ئەلفایە ئەلفا ئەگەر لەم پەیوەندیەوە وەرگرین ئەکاتە ئیتی لەسەر ئار کەواتە من ئەمەوێ ئەلفا بدۆزمەوە ئەلفا ئەکاتە ئەیتی لەسەر ئار ئەیتیەکەمان 9.4 کەڕەتی دەبەتوانی سالب 2 و ئار 0.15 زۆر بەوریای نەقلیەکەی ئەلفات دەزەکەوێت کە ئەکاتە 0.63 ڕاد بۆ چرکە دووجار گۆشە تاودانی ئەو تەنە خولاوەیە ئەو چرخەیە ئەو ڕۆڕۆی ئەمەش سوالی سادەن تەنها ڕاهاتنە بۆ فێربوونی یاساکان بۆ پەیوەندینەوەن ئەیتی و ئار و ئەلفا بەس تەنها بەکارهێنانی یاسا و فێربوونی یاساکەی دوای ئەوە ئێمە پرسیاری ترمان هەیە پێداچوونەوەی بەندمان هەیە پێداچوونەوەی بەشمان هەیە ئێستا ئەبێ ڕاستەوخۆ بچین سوالەکان لەسەر گۆشە تاودان و لێکەوتە تاودان لە پێداچوونەوەی بەند و بەشە ئەگەر بوو هەلیکەین کەی ئەوانەمان تەواو کرد ئەو ساچینە مۆزوعی تازە کە چەقە تاودان ئەگەر سەرنجی پرسیارەکانی پێداچوونەوەی بەندی 1-2 بەی لەسەر لێکەوتە خێرایی و لێکەوتە تاودانە ئەو بەندە پرسیاری یەکەم و دووەم ڕێک لەسەر مۆزوعەیە بزانین چی پرسیاری شتایە دوای ئەنجاچین بۆ پێداچوونەوەی بەشیش بابین ئەمە جیاکەینەوە پرسیاری پێداچوونەوەی بەند 1-2 پێداچوونەوەی بەندی 1-2 پرسیاری یەکەم و پرسیاری دووەم ئەڵێت لەسەر لێکەوتە خێرایی و لێکەوتە تاودانە بەش گۆیەک بە گۆشە خێرایکی نەگۆڕ 5 ڕاد بۆ چرکە لەسەر پەتێک کە درێژەکەی 5 مەترە سوڕێت گۆشە خێرایمانێ ئۆمیگا ئەڤیرێج 5 ڕاد بۆ چرکەیە لەسەر پەتێک کەواتە ئەگەر ڕسمەکەی بینینە بەرچاوی خۆمان بەمنەوەیە لەسەر پەتێک کە درێژیەکەی 5 مەترە 5 مەتر باشە 5 مەتر چییە؟ نیوەتیرەیە درێژی پەتەکای بێتە نیوەتیرێ باز ناکە 5 مەتر کەواتە ئەمە نیوەتیرێ لێکەوتە خێرایی گۆیەکە بدۆزەرەوە لێکەوتە خێرایم گۆی مەسەلەن ئەمە لێکەوتە خێرایە ڤیتی بە ئاڕاستی لێکەوت ئەمە لێکەوتە خێرایەگە بەم ئاڕاستەی خولایەوە هی گۆیەکە بدۆزەرەوە چەند کەواتە پەیوەندی دووبارە نێوان ئەو سێ هێندە فیزیاییە ڤیتی چۆن بدۆزینەوە ئار ئۆمیگا ئەڤیرێج کەواتە یاسای دۆم کە لێوە خوێنمان ئاڕەکە 5 گۆشە خێرای 5 کە ڕە 25 کات چەند 25 یەکەی خێرای بەهێڵ مەترە بۆ هەر چرکێک ئەوە سوالەکەتەوە سوالەکانی ئەمیش دووبارە هەر فێرکاریە تەنها ناساندنی یاسایە پەیوەندی نێوانەوەسیانەیە بەڵام ئێمە پرسیاریشمانەیە فکریە هەر تەنها بە پەیوەندی ئەوانە تەواو نابێ بەڵکو ئەبێ فکرەشی تا بەکاربێنین وەکوهی پێداچوونەوەی بەش سوالی 31 ئێستا هەلیەکەین پرسیاری دووەم بزانین حسابییان شەرحی تەبان تۆ هەموو پرسیاری حسابی شەرحەکانە بێ بکەی ئەکرێ پرسیاری دووەم بە چەند نوعێ بگۆڕین پرسیاری دووەم لە پێداچوونەوەی بەندی 1-2 ئەڵێت ئەگەر لێکەوتە تاودانی تەنێک نووسراوە لە کەوانە زائید 10 مەتر بۆ چرکە دووجا بێ ئەو زائیدە معنای خۆی هەیە ئەگەر لێکەوتە تاودانی تەنێک زائید 10 مەتر بۆ چرکە دووجا بێت چی بەسەر گۆشە خێرایەکەیەت ئەگەر ئەم زائیدە بینی یعنی گۆشە خێرایەکەی زیاکە ئەگەر نووسرابوو ناقص 10 مەتر بۆ چرکە دووجا ئەوە گۆشە خێرایەکەی کەمەکە کەواتە ئێستا بە زائید دراوە بۆیە لە قیجیم ڕاستە چی بەسەر گۆشە خێرایەکە دادێت زیاد دەکە ئەی ئەگەر سالب وایە چی بەسەر گۆشە خێرایەکە دێت ئەو ساوت کەمەکە
ئەی باش ئەگەر لێکەوتە تاودانی نەبێت کاتەوە خۆی مێنێتەوە گۆشە خێرایەکەی ئاشتیوامان هەیە بەڵێ ئەگەر تەنێک جوڵەی بە سوڕ بکات بەڵام بڕی لێکەوتە خێرایەکەی نەگۆڕ بێت لێکەوتە تاودانی نابێت کەواتە گۆشە خێرایەکەشی وەکو خۆی مێنێتەوە کەواتە ئەم سوالەمان بەسێنەوە گۆڕی کاتی سعیکردن ئەبێ فکرێ بۆ بێ باشە بۆ ئەمە نووسیوێتی زائید کەواتە ئەو زایدانی گۆشە خێراکە بێ زیاکە ئەگەر سالب بواە ماینەس دەبواە ناقص دەبواە ئەوە ئەمان و گۆشە خێرایکە مەکە ئەی ئەگەر بی و تا لەکەوتە تاودانی نیان سفرە ئەوە گۆشە خێرایەک خۆی مێنێتەوە کەواتە سێ فکرە بۆ یەک پرسیار ئێستا کاتی ئەوە هاتووە بچینە پێداچوونەوەی باش تۆپ ئەڵێ گۆیەک بەسەری پەتێکەوەیە درێژی پەتەکە چەندێکە؟ ئەو سوالەکە ئێنەم کوژانەوەتەوە درێژی پەتەکە 5 مەترە تۆ گۆیەکە کردووە بە پەتێکەوە بە دەوری سەری خۆتە ئاوە هەڵیە سوڕێنی درێژی پەتەکە لە دەستەوە تا گۆکە 5 مەترە ئەو گۆیە لەسەر چەوەی بازنێک بە دەوری تۆ ئاسوڕێتەوە بینی دەستی تۆ کە چەقی بازنەکەی لەگەڵ گۆکە نابێ بە نیوەتیرە کەواتە درێژی پەتەکە نیوەتیرەیە پرسیاری 32 پێداچوونەوەی گشتیشمان هەیەڵێ درێژی پەتەکە 50 سانتیمە تۆپێکی پێوەیە ئەو سوالەشە توانی بۆ مۆزوع ئیسفادەی لێ بکەیت ئەوە چێوە جیایە چێوە ڕێڕۆبازنەیەکەی ئەو سایکەی بە دەلتا ئس چێوەکە بێتە دەلتا ئس واتە درێژی کەوانک یان ئەگەر بڵێ خولێک یەکەی بە دەلتا سێتە خولێکی تەواو کرد بە دەوری بەسەلەن فولکەیەکە ئەوسا ئەبێتە یەکەی کێ گۆشە لادان دەلتا سێتە خولێکە پرسیارێکمان هەبوو پاسکیلێک نیوەی ڕێڕۆکە دەبڕێت نیوەی ڕێڕۆکە یانی چی نیوڕیف نیوڕیف چیە یەکەی گۆشە لادانە ئەیکەی بە ڕادیەن و حەلیەکەی ئەوە فکرەکان لە سوودی زۆر لێبینی بۆ بەکەلۆری ئێستا پێداچوونەوەی باش کەس پرسیارێکی نییە بچینە پێداچوونەوەی باش ئەگەر شتێ لە مێشکتا هەبوو شتێ فکرێ دروست بوو پێم بڵێ پرسیاری خۆت بکە باڕوونی بکەینەوە ئێستا دوو پرسیار هەلەکەین هەر یەکەی توانین بە دوو ڕێگا هەلکەین کە هەردووکیشی ساڵی 2011 دەوری یەکەم و دووەم هاتنەوە پرسیاری سی دەوری یەکەم هاتەوە پرسیاری سی یەک دەوری دووەم هاتەوە کە ئێستا هەردووکی هەلەکەم بەڵام هەردووکیان یەکی بە دوو ڕێگا هەلەکرێ هەردووکیانمان دوو ڕێگاکەیە هەردووکیانمان دوو ڕێگاکەیە ئەوسا ئیمتحان نووسینەکی بوو یەکی 10 نمرەی لەسەر بوو ساڵی 2011 پرسیاری سی هاتەوە خولی یەکەم کە یەکەم ساڵ بوو لەم مەنەجە ئیمتحانەیرا هەر 2011 خولی دووەم پرسیاری سیوەک هاتەوە کەواتە ئەو کەسەی پرسیارەکانی داناوە توێتی من پرسیاری سی هەڵەبژێرم بۆ خولی یەکەم هاوشێوەکەی سیویەکە هەڵێ بژێرم بۆ خولی دووەم چکە لە ڕاستیا بە هەمان ڕێگا هەلەکرێن و هەمان فکرێ هەرچەندە لە ڕووی دەقەوە یەکیان هێندی بە هەڵیاوە بە خولداوە کە یەکیان بە عکسەوە بە خولیاوە بە هەڵداوەک بینە سەر پرسیاری سی پرسیاری سی باسی تای ئۆتۆمبیلێکەکە لەگەڵ خێرایی ئۆتۆمبیلێک چەند شتێکی ورد لە سوالەکە هەیە ئێستا من حسابی بۆکەم پرسیاری سی پێداچوونەوەی گشتی پرسیاری سی لە پێداچوونەوەی گشتی ئۆتۆمبیلێک بە خێرایی 30 مەتر بۆ چرکە ئەڕوا هەوڵێم بە دوو ڕێگا بۆ حەلکەم کام ڕێگەی بەلای تۆ ئاسان بوو نزیک بوو لە فکر و بۆچوونی تۆ بۆ حەلیەکی تەختەکەکەم بە دوو بەش یەکیان پرسیاری سی تا حەلەکەم یەکێکیان سیوێک دوای بەراورد دێر دوو سوالەکەکەین بزانین لە چیا لێگە چن لە چیا جیاوازن ئۆتۆمبیلێک بە خێرایی 30 مەتر بۆ چرکە دەڕات لە کاتی برێکگرتندا ستۆپی گرت ڕوبەڕووی تاودانێکی نەگەتیڤ بۆوە ئەو تاودانە نەگەتیڤە خەتێکی بخەرە ژێر بۆ کاتی سەعیەکەەوە کە ئەڵێ ڕوبەڕووی تاودانێکی نەگەتیڤ دەبێتەوە دیقەت بە وتوێتی بڕەکەی فێڵێکی لێکردوین بڕەکەی 2 مەتر بۆ چرکە دووجایە مادەم خۆی ئەڵێ تاودانی نەگەتیڤ یعنی ئاگال لێبێ هێواشبوونەوەی خۆتە بێ سالبی بۆ دانی لە کتێبەکە بەس بڕەکەی وتووە 2 مەتر بۆ چرکە دووجاکە ئەڵێ تاودانێکی نەگەتیڤ خۆت ئاگال لێبێ بە سالبەکەی بۆ دانی جینا سوالەکە دەڕۆ باشە ڕوبەڕووی تاودانێکی نەگەتیڤ بۆ کە بڕەکەی 2 مەتر بۆ چرکە دووجایە هەر تایەک چەند خول دەخوات داواکراوەکە گۆشەلادانی ئەوێت بەڕیڤ هەر تایەک چەند خول دەخوات بەڕیڤ پێش ئەوەی بە تەواوی بوەستێت یعنی خێراییە کۆتاییەکەی سفرەواتە لە ئەخیرا وەستێ کەواتە ئەم 30 مەترش خێرای سەرەتایەکەی بوو وا دابنێ تاکان ناخلیسکەن ئەنی دایمە جوڵەی بە خولیان هەیە واتە ئەخولێنەوە وە جوڵەی بە هێڵیشان هەیە نیوەتیرەی هەر تایەکی کشان هەر تایەک نیوەتیرەکەی یاومەتێکە 30 سانتیمان ئەڵێ 0.3 مەترە
کەواتە ئەو پوین سێ مەترەکە یاوە بە دقیقی چونکە دوای سەیەکە دوو سفری داناوە یعنی نزیخستنەوەمان نییە و دوو سفرە ئەو پوین سێ دوو سفری لە دواوە یعنی لە 100 تا 100 تایەکە 30 سانتیمە نیوە تیرەکەی واتە ئەو پوین سێ مەترە بەبێ نزیکردنەوە ئەوە دوو سفرکە دانێک کتێبەکەەوە معناکەیەتی هەندێک جارە نووسینەوە پوین سێ تەلەبار مامۆساوە بۆچی دوو سفرەکە نەکردەوە پوین سێ سڵان نەنووسی کاکە ئەو یعنی بە دقیقی ئەوە پوین سێ چەند تاک چەند خولە خولێتەوە ئەگەر من جوان دیقەتی ئەم دراوانەی پرسیاری سی بم هێندەکان هەمووی بەهێڵن هێندەکان هەمووی بەهێڵن با ئەو نووسینە ڕێگەم لێ نەگرێت ئەلێرا بە بچکۆ لێ بنووسین پرسیاری سی ئاها هێندەکان بەهێڵن دراوەکان کاتی خۆی کە هاوکێشەکانی جوڵی بەهێڵم پێوتن وتم دای من مامۆستا سێ دراوتاتێ و یەک داواکراوی هەیە یەک نەزانراو بەڵام هاوکێشەکان بە تاودانی ڕێک دائما لە 5 حرف پێکاتون سێ دراوتاتێ داواکراوێک و یەکێک لە پیتەکان باز ناکا سوالەکە ئێستا ئەگەر بگەڕێین لێرە سێ دراومان هەیە کەواتە چیە دۆزینەوە دیقەت بە داوای گۆشەلادانەکە بەخول چەند جار خولاوەتەوە لەو کاتە تایەکە ئەکرێ ڕێگەی یەکەم هەموو ئەم هێندانە بگۆڕین بە بەخول بیکەین بە گۆشە خێرایی و ئەلفا و دەلتاسێتە ڕاستەوخۆ دەرەچ ئەبێتە سێ هێندی بەخول و یەک نەزانراو کەواتە ئەم پرسیارە کاتیتیانە بەو هاوکێشەی هەلەکەین کە کاتیتیانیش ئۆمیگا F دوو جاکەیە واتە هاوکێشەی دووەمە بۆیە ئەمە ڕێگەیەکی ئاسانە ئەکرێ ئەمانە بکەم بە هێندی بەخول چۆن ئەمە ئەبێ بگۆڕم بۆ گۆشە خێرایی سەرەتا لەبەرەوەی ڤیمەیە کاتە ئار ئۆمیگا کە ئەمە لێکەوتە خێرایی بوو خوێنمان ئێستا ئەکرێ من گۆشە خێرایی سەرەتایی پێ بدۆزمەوە بڵێم ئەکاتە ڤی سەرەتایی لەسەر ئار چەنە ڤی سەرەتایی سی ئار دراوە ئەو پوین سێ ئەکاتە ئەم فەرزێ لا بەمە بە 3 ساڵ لەسەر سێ و ئەکاتە ساڕاد بۆ هەر چرکێک سەرێ ئەمەیانە ئەمەشان تاودانی پێدۆزمەوە گۆشە تاودان کەواتە تۆ ئەیتی و هەیە کاتە ئار ئەلفا ئەڤیرێج کەواتە ئەلفای پێ بدۆزینەوە باش ئەویژە کاتە ئەیتی لەسەر ئار ئەیتی ماینەس 2 بیرە نەچێ ئەو ماینەسە مهمە و ناقسە لەسەر ئار ئۆ پوینت سێ ئەوە ژەبێتە 20 لەسەر سێ سالبەکە دانێنەوە 20 تەقسیم سێ سێ شەشی 18 دوێمێنە 2 تەقسیم سێت هەیە ئەویش ئەبێتە 20 لەسەر سێ ئەویش دووبارە سێرەکەی شەشێک و شەشێک و شەشێک و ئەتوانی بیکەی بە 6.6 یان ئەو هەموو شەشە لابێ بیکەی بە 6.67 مەسەلەن چی ڕاد بەنزیکردنەوە بۆ چرکە دووچ ئەی گۆشە خێرایی کۆتایی چۆن ئەوە ستێت کەواتە گۆشە خێرایی کۆتاییش سفرە ئەی سوالەکە داوای چی کردووە دەلتافێتە چەند ڕیڤ ئەخولێتەوە چەند خولە خولێتەوە ئەگەر ئێرە سیرکەین سێ زانراوەکەم دەستکەوت داواکراوێکیش و ئەگەر جوان دیقەتی پرسیارەکە بەم شتێکیتیانە کاتیتیانە بە هیچ نوعە تۆش ڕێگەی یەکەم کە ئەم ڕێگەیە بەکارمێنەوە ئێستا ڕێگەی دومیشتان بۆکەم ینی هەردوو سوالەکەیکی بە دوو ڕێگا بکەین وەکەوا 4 سوالم هەل کرد بێ بەس ئەم سوالانە کاتی عینێ چکە فکریتە تەنها بەکارهێنانی یاسانیە بەڵکو فکرەشە دیقەت بە ئەو یاسایی بۆ بەکارێنم ئۆمیگا F دووجا ئەم یاسایەوە گەم سوالەوەیە کاتیتیانە ئەگەر سەرنج بێ ئۆمیگا ئای دووجا 2 ئەلفا دەلتا فێتا نادیاری سوالەکە ئەمەیە کەوتۆتە ئێرەی هاوکێشەکەەوە ئیتر لە هەر شوێنەکە بێتەوە دۆزیتەوە دەلتا سێتا نزانراوە ئێستا هەوڵێم دەلتا سێتا بدۆزمەوە بزانم چەند جار خولاوەتەوە بەڵام بیریش نەچێ یەکەکان ڕادن کەواتە ئەوەش بە ڕاد دەرەچێوەڵە چەند خوڵخولاوەتە دوای ڕاد ئەگۆڕین بانگایەکە بۆ ڕیف کەواتە ئەم پرسیارە دوو هەنگاوە دوای ئەو گۆڕینانە ئۆمیگا F سفرە ئەمە سفر سەرەتاکەی ئەلێ دۆزیومەتەوە سا دووجا زائد 2 ئەلفا ماینەس 6.67 دەلتا سێتا چەندە ئەگەر ئەمە بەرمە ئەم دیو ئەبێ بە موجب کەواتە 2 کەڕە 6.67 بوو بە موجب ئاوای لێ هەو 2 کەڕە 6.67 هاتە ئەم دیو چی لەگەڵە دەلتا سێتا ئەو دیش سا دووجا ماوەتەوە بێتە 10,000 کەواتە ئێستا دەلتا سێتام دەستکەوت یەکسانە بە هەر بە حاسی بە هەمووی ڕێکخە 2 کەڕە 6.67 کە بۆ بە موجب چۆتەمبەر ئەبێ بە ژێرەی 10,000 دابەشی بکە 750 ڕاد دەرەچێ بەڵام ئەو ناڵێ گۆشە لادانم بە ڕادێ ئەوڵێ هەر تایەک چەند جار خولاوەتەوە هەنگاوی دوای ئەو هەنگاوی دوو واتە بە سێ هەنگاو سابە ئەو گۆڕینەتە ئەمە دوو ئەوە سێ
بەڵام ڕێگەی یەکەمە من ئەمە دەلتا سێتا بدۆزمەوە بزانم چەند جار خولاوەتە 750 ڕات یان بە فکرەی دوولاو دونیەوەندەکەی دەرسی پێشتر فێرم کردن ئەی دۆزیتەوە یان تەقسیمی دوو پای ڕادیەکەی ئەو کاتە ئەمە ڕاد بۆ ڕیڤە چێتەوە سەرەوە ڕاد و ڕادەڕار خول دەرەچە ئەمە دوو کەڕە 3.4 6.26 750 تەقسیمکە ئەنجام 119.43 خول خولاوەتەوە ئەگەر بە حاسیبەکەو بیکەی ئەکاتە 119.43 خول خولاوەت کەواتە تایەکە 119 خول خولاوەتەوە بەنزیکەی 119.43 بە دەقیقی ڕێگەی دووەم من ئەمانە ناکەم بە هێندی بە خول تەلەبەیەکی کاڵە حەزم لەو ڕێگەیەنی حەزم لە هیچ چیەکەی تۆ هەوڵەیەی حرفی چوارم بکەی بەزانراو X کە لە ڕاستیا هەروەکو چێوەی ئەو بازنەیە دلتا ئێسە ئەمە نادیارە ئەگەر ئەمە بکەم بەزانراو دیقەت بە ئەو چوار حرفەم هەیە ئێستا دووبارە کاتیانە کەواتە ڕێگەی دووەم بە عینە ناوچێشە لە جوڵەی بەهێڵا ئەتوانم دلتا X بدۆزمەوە لادانی بەهێڵ بدۆزمەوە چکە هەندەکان بەهێڵن ئەی ئەو ناکاتە دلتا S ئەیکە دلتا ئێسم هەبوو لەگەڵ ئاڕا نابێ بە دلتا سێتە کەواتە دلتا سێتەم دەزەکەوێ بێ بەڕات دوای ئەکەم بەڕیف ئەم هەنگاوی ئەخیری بۆکەم و ئەو ساڵێمەوە نەجار خولاوەتەوە چەند چۆنی ئەکرێ لە ڕێگەی دووەمە دلتا X بدۆزمەوە کە ئەویش بریتێ بێ لە دلتا S بە ئەم یاسایە کە هاوشێوەی ئەو یانە VI دووجار 2A دلتا X بدۆزینەوە خێرای کۆتای سەفر بوو سەرەتایەکەی نووسراوە سی دووجاکە کاتە 900 زائید 2 کە ڕەت ماینەس 2 یعنی 4 بە سالبی کێ دۆزیتەوە لێرە نادیار دلتا X بەڵام دلتا Xم بۆ چێت چونکە ئەکاتە دلتا S ئەکاتە درێژی کەوانەکە واتە ئێستا ئەگەر دلتا X بدۆزمەوە ئەبێت بە 4 و سی دووجا یعنی 900 تەقسیم 4 800 تەقسیم 4 200 100 تەقسیم 4 مایەوە 25 کەواتە 225 مەتر کە ئەمە لە ڕاستیا درێژی کەوانەکەی دلتا S ئەی تۆ داواکراوەکەت چێ بوو هێندی بەهێڵ نەبوو هێندی بە خول بوو دلتا سێتە ئەکاتە دلتا S کەواتە ئەمە دلتا S یعنی X کە دۆزیوەتەوە چێ دلتا S باش دلتا S لەسەر چێ R دلتا S 225 تەقسیمی R 0.3 هەر ئەمە لابە سفرێ بۆ سەرەوە زیابێ 2250 دیناریە بە سێکەزێکی چەندیان بەرەکە 750 دینار ڕۆنیە کەواتە ئەمە چەندی کرد 750 بە یەکەی چێ ڕاد ها گەیشتینە مەنگاوە 750 ڕاد دەرچوو دوای ئاخر هەنگاو تۆ بیگۆڕە بە خول چی لێەکەی 750 ڕاد دابەشی دوو پای ڕادیەکەی سیرەکەی دووبارە نەفسی ڕقم 119.43 بەبێ ئەوەی حرفێکی فەرق بێ خول خولاوەتەوە ئەو هەردوو ڕێگەکە تەلەبەیە حەزی لەم ڕێگایانەڵێ وڵا ئەویان خۆشە هەشاڵێ وڵا ئەویان خۆشە ڕاستە خۆیکەم بە خول و دلتا سێتا دۆزمەوە هەیەڵێنە وڵا ئەمە خۆشە دلتا X دۆزمەوە ئەویش بە قەدرێژی کەوانەکەی ئەو سا لەگەڵ ئاڕا سێتامەتێ سێتاکە بەڕات دەرەچێکم بە ڕیف و تاو ئەوە دوو ڕێگە اینجا سوالی سی کە باسی ئۆتۆمبیلێگەکە لەگەڵ سوالی سیوەک لە ڕاستیایەک فکرن بەڵام فەرقیان چیە جیازیشان هەیە ئەمانە ئەم سیە هەمووی هێندی بەهێڵ یاویتەتێ هێندی بە خول داواکە ئێستا سیوەگە خوێنینەوە سیرگەین ئەو تەنێکی خولاوەیە و بەعکسەوەی داواکاریەکەی هێندەکانی هەمووی بە خولە هێندی بەهێڵ داواکە ئەم داوای لادانی بەهێڵەکە ناوی داوای گۆشە لادان ناکە پرسیاری سیوەکیش لێرەیە ئەوسا هەردوو حەلەکە کەکاتە یەک ڕێگا دوو ڕێگا سێ چوار بەراوتکە ئەنجا زەبتە بێ دەرسەکە کەواتە بە فکرێکی ساف ئەم دوو سوالە حەلەکەی کاتێکە سعید کرد پارچە پارەیەک تیرەکەی تیرە یامەتە تیرە ینی دایمتر 2.4 سانتیمەتر 2 لە ساچ تۆ ئەکەی بە نیوەتیرە نیوەتیرە کاتەیەک و لەدا 2 سانتیمەتر دوایش بیکە بە مەتر تەقان تیرە تەقسیم 2 خۆ دەیزانی یەک و لەدا 2 کەڕەتی دەتوان ماینەس 2 بوو بە مەتر ئەوە نیوەتیرەم هەیەس بزانم چی یامەتێ پارچە پارەیە گواتە پەپکەو هەیە لەسەر ڕێڕۆیەکی ئاسۆی فرێدرا دەستی بە خلۆربوونەوە کرد بێخلیسکان ینی ئەخولێتەوە لادانی بەهێڵیشیە کەواتە جوڵی جەگۆڕی هەیە کە جوڵەکەی بەهێڵە و جوڵەی بەخولیشیە سەرەتا بە گۆشە خێرایی دیقەت بە گۆشە خێرایی سەرەتایی یاومەتە 18 ڕاد بۆ چرکەیە سوالەکە خوێنینەوە پرسیاری سیوێکی پێداچوونەوەی گشتیە 18 ڕاد بۆ چرکەیە دیقەت بە هێندی بەخولیاوە پاشان هێواش بۆ ئەوش خەتیب خەرە ژێر بۆ کاتی سەعیەکەت هێواش بۆ ئەڵێ بە گۆشە تاودانێک بڕەکەی یەک و لەدانوێ ڕاد بۆ چرکە دوو جامادە مەڵێ هێواش بۆ خۆت ئەبێ ئاگال لێبێ و پێی توی هێواش بۆ
بەڵام وتێتی بڕەکەی یعنی ئاگا لێ بێ بڕەکەی یەکو لە دانەوەی خۆت نیشانەکەی بۆ دانێت چکە هێواش بوونەوەی ئەو دووریە چەندە کە لە خلۆربوونەوەکای بڕێت پێشەوەی بەتەواوی بۆستێت دووری یعنی دەلتایەکس چەندە کە لە خلۆربوونەوەکات دەیبڕێت پێش ئەوەی بۆستێتەوە کە ئەڵێ پێشەوەی بۆستێتەوە یعنی گۆشە خێرایی کۆتایی و سفرە بەڵام بەعکسی سوالی سیەوە هێندەکان بەخولن هێندی بەهێڵ داواکە بەڵام بەعینەن یاسا و بەعینەن دوو ڕێگا حەلەکرێ ئەمیش فکرەی یەکەم هێندە بەخولەکانەکەم بە بەهێڵ ئێکسە دۆزمەوە فکرەی دووەم نەخێر بەخۆی هەل یەکەم دەلتا سێتا دۆزمەوە ئاڕیشم هەیە ئێسمایەتە ئێسیش دەلتا ئێکسە ئەو ژەر دوو ڕێگەکە کەواتە ڕێگەی یەکەم ئێستا لێرە حەلەکەم عینەن هاوشێوەی ئەو سوالەکە تەنها لەوایە جیاوازە ئەو هێندی بەهێڵیاوە دەلتاسێتە بەڕیف داواکە هێندی بەخول داواکە ئەمە هێندی بەخولیاوە لادانی بەهێڵ داواکە کەواتە تۆ بێ یاساکانی بەهێڵ و بەخول بزانیت لە پۆلی 12 هەردووشی بۆت داخڵە چی یەکەم ڕێگەی یەکەم هێندی بەخولەکەم بە بەهێڵ چۆن ئەماکەم بە خێرایی سەرەتایی کە کاتە ئار ئۆمیگا ئای واتە سەرەتایی ئاڕەکەیەک و لە دادوو کە ڕەددە بەتوانی ماینەس 2 مەترە ئەی ئۆمیگاکەی هەژدێ ئەمە چەندی کرد ئەنووسم ڕاد بۆ چرکە بۆ نمونە بوو بە مەتر بۆ چرکە گۆڕیمان بۆ مەتر بۆ چرکە بزانین چەندەکە هەژدە کە ڕەدێک و لە دادووی ئەەکەین و کەڕەتی دەتوان ناقص دووشی ئەهێڵینەوە کاتە 21.6 دیقەت بە کردوێتی 21.6 کەڕەتی دەبەتوانی ماینەس 2 بە حاسیبە خێرا ئەواکی ئەنجا ئەمە ئەەکەی بە ئەیتی واتە تاودان بە ئاڕاستەیلەکەوت هەر ئەیش بنووسین ئەبێت ئەکاتە ئار ئەلفا ئاڕەکە دووبارێک و لە دادوو بوو کەڕەتی دەبەتوانی ماینەس 2 دراوە هاوتە باشە ئەی ئەلفا ماینەس 1.9 کەواتە کەڕەتی ماینەس 1.2 ئەمیش بوو بە تاودانی بەهێڵ بەیەکەی مەتر بۆ چرکە دووجا ئەمیشان بزانین ئەکاتە ماینەس 2.28 ماینەس 2.28 کەڕەتی دەبەتوانی بزانین ناخیزووە لا بە حاسی بکراوە ئەنجا کە ئەلفامان کردووە بە ئەی ئەمە ئەی ئەوەشیان VI ئەی باشە ئەمەژە بێ بە VF ئەمەژە بێ بە VF ئەی VF VFیش سفرە چونکە لە خولانەوە وەستاوە کەواتە سێشتم هەیە VIم هەیە تاودانی بەهێڵم هەیە خێرای کۆتاییم هەیە چێ دۆزمەوە ڕاستە خۆم ڕێگایە توانم لادانی بەهێڵ بدۆزمەوە دەلتا ئێکس چەندە بە کام یاسا بەو یاسایی کە بە هیچ نوعێک کاتیتیانە چکەم پرسیارە باسی کاتیتیانە کەواتە هاوشێوەی ئەم سوالێ VF دووجا VI دووجا زائید 2A من دەلتا ئێکس خۆشەڵێ لادانی بەهێڵی چەند بڕیوە VF سفرە ئەوە سفر VI بزانین لێرە چەند نووسراوە نەقلەکەین 21.6 بەڵام بەوریایی نەقلەکەی دەتوان ماینەس 2 و دووجا زائید 2 کەڕەت تاودانە بەهێڵەکە ماینەس 2.28 کەڕەتی چەند دەبەتوان ماینەس 2 داواکراوەکەت دەلتا ئێکسە ئەم هێندە سال بە بی بەرەو دیوە بێتە موجب کەواتە دەلتا ئێکس بە حاسیبە ئەم ڕقەمەم بۆ تەقسیمەکەی کە برتە و دیو بوو بە موجب ئەبێ بە ژێرەی ئەم ڕقەمە کە ئەکاتە 2 کەڕەت 2.28 ئەو بوو بە موجب چاولێچکە بردوومەتە ئەو دیو کە بردمە و دیوە بێ بە موجب دوایەکەم بە ژێرەی ئەم ڕقەمە 2.28 کەڕەتی دەتوان ماینەس 2 ژێرەی ئەم ڕقەمە 21.6 دەتوان ناقص 2 کەوانەکەشی دووچە ئەو سالادانە بەهێڵەکە تاتێک کە تقریبەن 1/100 مەتر دەرەچێت بە بەهێڵ ئەوە ڕێگەی یەکەم لادانە بەهێڵەکەم دۆزیوە ڕاستەخۆ بە هێندی بەهێڵ هێندە بەخولەکەم گۆڕی بە بەهێڵ دەرچوو ئەم ڕێگەیە بەلای زۆر تەلە بە ئاسانە ڕێگەی دووەم کەواتەوە ڕێگەی یەکەممان کرد هاوشێوەی ئەو سوالەی کە دیقەت بە هەرەوەی یاسایان بەکارهێنان کە دووجا پێیتایە ڕێگەی دووەم بە کورتی فکرەکەی چییە؟ دوێسەوە کەوا چوار سوالم هەڵ کردێ ئەو سوالە دوودانە ئەو سوالە دوو ڕێگە چونکە فکرین پێویستەکە بەڵام من سوالی بەسیتمان هەبوو نیو دێڕیژ نییە ئەوەمان واز لێهێنا چونکە تەنها بۆ فێربوونی یاساکەی بەس ئەمانە فکریتایە باشە من چۆن دەلتا ئێکس بدۆزمەوە هێندەکان بەخولە هەوڵەیەم چی بکەم هەوڵەیەم بەم سێ زانراوە دەلتا سێتا بدۆزمەوە گۆشە لادان باشە ئەگەر گۆشە لادان بوو بە زانراوە ئاڕیشم هەیە کەواتە ئەکرێت دەلتا ئێس بدۆزمەوە خۆکە دەلتا ئێسیشم دۆزیەوە ئەکاتە لادانی بەهێڵ کەواتە ئێکسیش زانراوە کەواتە ئێستا چیەکەم ئەمە بەکارێنم هێندە بەخولەکان دەلتا سێتا دۆزمەوە کاتیتیانە
کەواتە ئەو یاسایە بەکارێت بۆ بەخول کە کاتیتیانە واتە ئۆمیگا F دووجا ئۆمیگا I دووجا دوو کەڕەت ئەلفا دەلتا ثێتا بەڵام من هەوڵێم چێ بدۆزمەوە دەلتا ثێتا کەواتە ئەمەم مەبەستە دواتر کە دەلتا ثێتەم دۆزیەوە ئەکرێت دەلتا S بدۆزمەوە ئەویژە بێتە لادانە بەهێڵەکە کەواتە مانگای یەک لە ڕێگەی دووەم ئۆمیگا F ئەڵێ سفرە ئۆمیگا I نووسراوە ئۆمیگا I ئەمە هەژدە دووجا کاکا 324 زائد دوو کەڕەد ئەلفا ئەوەیانە دوو کەڕەد ئەلفا 1.9 دوو نۆزدەی 3.8 کەڕەت چێ 1.9 مانوت دەلتا ثێتاش ئێستا ئەگەر ئەم هێندە سال بە ببەمەوە دیو ئەبێتە موجب دوو کەڕەت 19 ئەکا 38 کەواتە ئەکا 3.8 بردوومەتە ئەم دی و بوو بە موجب دوایەکەم بەژێرێم بر ئەکاتە 3.8 هەژدە کەڕە هەژدە 324 دابەشی بکە ثێتامات چەند دەرەچێ دەلتا ثێتا ئەگەر دابەشەکەی بکەین بە حاسیبێک بەڵێ 85.3 زۆر باشە بە حاسیبە کردمان ئەوەتە لەوێژەیە 85.3 مەزبوطە حسابەکەتان تەواو 85.3 ڕاد باشە مە دەلتا ثێتە بوو بەزانراوەتە بە ڕەنگی ڕەژنووسیم من ئێکسمەوێ باشە خۆ دەلتا ثێتە ئەی کردە دەلتا S لەسەر R ئەی ئەگەر من ئەمە بدۆزمەوە ناکاتە ئەو ئێکسە کە داواکراوە کەواتە ئەم پەیوەندیە بەکارێنم R دەلتا ثێتە و ئەکرێ ئێستا بنووسم ئەمە لادانی بەهێڵە نیوەتیرەکەیەک و لەدا دووە کەڕەتی دەبەتوانی سالب دوو ئەنجا دەلتا ثێتە ژێستا دۆزیمەوە ثێتە کەڕەت 85.3 ئێستا بە حاسیبە کەڕەتی بکە بزانە نەکاتەوەیەک و لە ساد و مەتر بەتەکیدی کەواتە ئەوە لادانە بەهێڵەکەی کە بڕێتی هەمان ئەنجامی پێش و دەرچوو بە فاریزەش نابێ ئەنجامەکەت فەرقیە بێ ئەبێ زۆر بە دەقیقی دەرچێت سەیرەکەی هەمان ڕقم دەرچوو چه پرسیاری هەیە ئەمە بە دوو ڕێگا کردومانە بیرە نەچێ ئەمە دەوری دووهەم واتە ئەم پرسیارە خولی دووەم ساڵی 2011 لە بەکەلۆری هاتەوە ئەم پرسیاری ژمارە 31 دەنمرەی ڕێکی لەسەر بوو دەنمرەی لەسەر بوو نەفسی فکرە کە پرسیاری سیە ئەمەیانە هەر ئەو ساڵی 2011 خولی یەکەم ساڵی 2011 هاتەوە دەنمرەی لەسەر بوو ئەو سایمتیحان نووسینێکی بوو 6 دانە پرسیار بوو یەکی بیستی لەسەر بوو لەو شەشە سوالێکی شتەر کە کرد 5 جێمایەوە 5 بیستی کرد دەسە ئەو سا مەسلحەتتر بوو نووسینێ پەیمانگای نمرەکەم خۆشەوێ شانازی پێواکەم منیش نمرەکەم خۆشەوێ چونکە خەونی چەند ساڵی منە هاوڕێیەتیمان داهاتوومان پێکەوە بنێ وێنەکانمان جوانترە بن لەگەڵ نمرەکانمان هەمووان دڵخۆشین بە سەرکەوتنمان بە ئایندەمان بە نمرەکانمان ئایندەتان لەگەڵ پەیمانگای سلێمانی بەدەست بێنن پەیمانگای سلێمانی پێشەنگ لە سلێمانی